ئێمە خۆمان بە خۆشحاڵە زانین دوای دابڕانێکی زۆر بەهۆی پەیدابوونی ڤایرۆسی کۆرۆنا دەستمان کردەوە بە چالێکیەکانمان. یەکێک لە چالێکیەکانمان بریتیە لە سازکردنی ئەم پێشنگایە. ئەم پێشنگایەکی شێوەکاری هاوبەشە بۆ بەشێک لە هونەرمەندان و شێوەکارانی شاری سلێمانی سازمان کردووە. زیاتر لە 100 وێندەی یان 100 کاری شێوەکاری لە خۆ گرتووە. لەم پێشانگایە کە بەشداریم کرد بە 5 تابلۆ بە هونەری سترینگ ئارت، شێوازی ئیشەکەی من بە پەت و بزمارە بە 5 تابلۆ بەشداریم کردووە و ئیشەکان تا ڕادەیەک جیاوازن لەم پێشانگایە، هەموو جۆرەکانی تایە. دیاراکردنەوەی ئەو جۆرە پێشانگایە گرنگی خۆی هەیە بۆ خوێنەران لە دووسێ ڕووە. یەکێ لەو ڕوانە کەس بۆ شاری سۆرانە، تۆزێ شوێنێکی دەستە چەپە لە سنتەری شارەکان. شین هەستاوە ئەو با بڵێن ئەوەی دروست کردووە، ئەو زمینەی دروست کردووە بۆ خوێنەران کە بتوانێت بە گوێری توانێت لە هەموو دەستگاکان هەموو ئەو ناونیشانانە بینێ کە لێرە خوێندکارانی زانکۆ، خوێنەرانی ماڵەوە، نووسەران، ڕۆشنبیران، ئەوانەیە کە سەرۆکاریان لەگەڵ کتێب و خوێندنەوەدا هەیە دەستیان بە کتێبەکان بگە، بە ناونیشانەکان بگە. ئەمڕۆ هەستان بەکردنەوەی یەکەمی پێشانگای خۆمان بە داشکانی 135 بە زیاتر لە 2000 ناونیشانی کتێب و دەیان دەستگای چاپ و پەخش و بڵاوکردنەوە. ئامان زمانە خزمەت بە خوێنەرانی خۆمان و قوتابیانی زانکۆ پەیمانگایەکان بکەین وەکو سەرچاوە سوودیان پێ بگەین. ¿no? Que son señales de tráfico personalizadas. Ya hace 3 años que trabajo acá en Madrid y siempre exponiendo en la calle arte urbana. Y la verdad que muy bien, tengo todos los temas de dibujo, desde personajes famosos. Y bueno, con respecto al COVID, las ventas se ven bien afectadas. Se nota que la gente está menos receptiva, se acerca menos. Y bueno, trabajamos con los corajosos que se acercan un poquito más y bueno, tienen ganas, esa sed de arte urbana. Más que nada son esculturas de árboles, pero también hago algunas figuras, como van a poder ver ahí, que ya les va a mostrar. Ahora estamos trabajando en un arbolito, le estamos terminando las raíces. Y bueno, ¿qué más? Dime. Las ventas siempre fueron muy bien, ahora bajaron un poco, se sigue vendiendo, la gente igualmente sigue comprando, no como antes, porque también hay un poco de miedo y paranoia, ¿no? Estamos vendiendo así en el piso, entonces a veces a la hora de tocar o levantar tienen un poquito de miedo. No todos, pero sí algunos. A eso se ve, ¿no? Cómo influyen las ventas. Pero bueno, igualmente se sigue vendiendo, la gente apoya y va bien.